قسە و پرسی زیاتر دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز کاک زاگرۆس جان وەیس بەڕێوەبەری ئاوەڕۆی کەرکووک ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵماندایە کاک زاگرۆس شەوتان باش ماندووش نەبن بە پێی ئەو هەواڵانەی بە ئێمە گەیشتۆ و هاوکارانمان پەیامنێرانی کوردستان 24 وردەکاریان خستێوتە ڕوو دەڵێ هۆکاری ئەو لافاوە لە گەڕەکی شۆراو ئاوەڕۆیە ئەم ئاوەڕۆیە چییە؟ گیراوە بچووکە بۆچی دروست دەبێت لەوێ؟ بەڵێ شەو باش کاک حاکم سڵاو لە هەموو بینەری کەی 24 بە حقات شۆراو یەکێکە لەو گەڕەکانی کە تازە دروست بووە لە دوای 2023 دروست بووە دروستبوونی ئەو گەڕەکە بە شێوەیەکی پەلا دروست بوو بە شێوەیەکی دوور لە دیزین بەبێ دیزینێکی جوان دروست بوو ئەمە خەڵکەکە خۆی دروستی کرد بەبێ ئەوی بگەڕێنەوە بۆ جیهاتی حکومی ئەمجا ئێمە لەو گەڕەکە لەو شوێنە بە تایبەتی کە کێشەکە ڕوویدا ئەوە هەموو تقریبان آخر 3 ساڵ 4 ساڵە هەموو کاتێکە بارانە بارێ ئەو کێشەیە دووبارە بێتەوە ئێمە وەک بەڕێوەبەرایەتی ئاوەڕۆی کەرکووک پێش چەند ساڵێک تقریبان لەوێ مەدرسەیەکەیە نەناو چەمەکە دروست بووە طبعاً هۆکاری ڕئیسی ئەم کێشەیە ئەوەیە کە بارانەکە بە ڕێژەیەکی زۆرە بێت لە پشت شۆرا و گەڕێکی سۆنەگۆلی و ئەوانە گرد هەیە لەو گردانەوە ئاوێکی زۆر بە خوڕدا ئەبەزێت پێشتر نەناو شۆرا و دوو چەمی ڕئیسی هەبوو ئەو چەمانە ئەو ئاوەیان کۆ کردەوە و بە زۆر بە ئاسایی ئەو ئاوەڕەتە بوو بە بێ کێشە بەڵام خۆتان نەزانن یعنی سا و کەسانی کە شارەزایان هەیە لە ئیدارەی ئاو و سەرچاوی ئاوەکان دروستکردنی خانوو لە ناو چەم و لە محەڕەماتی چەم شتێکی نایاساییە بە حقیقەتی تر ئەوە شتێکی تەراکمیە لە 2023 دروست بوو تاکو ئێستا ئێمە وەکو باش کاک زاگرۆس حاکم بەس ئەمە هەیە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی ئاڕۆی کەرکووک ئاوەڕۆمان دروست کردووە بۆ خزمەتی گەڕەکەکە فقط ئەو ئاوەڕۆیە نەکراوە بۆەوەی کە لافاوێک دێ لە پشت لە گردەکانەوە تحملی ئەو لافاواتە ئاوەڕۆیەکی ئاسایی دروست کراوە لەو گەڕەکە بەڵام کاک زاگرۆس ئێستا پرسیارێک دێتە پێشێ ئایا ئالیات لە کەرکووک نییە ئەمە شۆڤڵە گرێدەرە بلدۆزەرە هەتا دوایی ینی کۆمەڵێک ئالیات هەیە ناکرێت لە دەرەوە تازە ئەم خانوانە دروست کراون بمانەوێت نەمانەوێت ناکرێت لە دەرەوە ڕێڕەوی ئاوەکە وای لێ بکرێت بگۆڕدرێ بەلایەکی کەیە بڕوات و زیان بە خەڵک نەگەێنێ کاک حاکم خۆی بۆەوەی ئەم چارەسەری ئەم کێشەیە بکرێت ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی ئاوەڕۆی کەرکووک پێشتیارمان تەقدیم کردووە دیراسەمان تەقدیم کردووە بەڵام یەکەم شتی ئەبێ ئەم زیادەڕەویە بوەستێت دروستکردنی خانوو بوەستێت لەسەر چەمەکان چونکە ئێمە دەبێ ئەو ئاوە نهێڵین بچێتە سەر ئەو خانوانە دەبێت مەساری ئەو ئاوە بگۆڕدرێت مەسارگۆڕیشی چووکە بووەتە گەڕەک هەمووی ناکرێت تۆ چەمێک دروست بکەی بە قەبارەی 4 مەتر و 5 مەترپانی و بە قولی 6 مەتر نەناو گەڕەکێکی خەڵکی تیادانشتووە ئەمە دەبێت بکرێتە مەجاریەکی سندوقی مەسارمان بۆی داناوە دیراسەمان بۆی کردووە ئەم پلانەمان لە 2023ەوە ڕەفع کردووە بۆ وزارەتی ئیسکان وزارەتی ئیسکانیش گەیاندوێتی وزارەتی پلاندانانی عراقی چاوەڕێی ئەوە کە تەخسیسی پارەی بۆ بکرێت و بەشک و ئیحالە بکرێت بۆ کۆمپانیاک و جێبەجێ بکرێت بەڵام ئەگە بێت و ئەو پرۆژەیەش دروست بکەین ئەگە هە زیادە ڕەوی دروست ببێت و خان و دروست ببێ چکە ئێمە ئێستا پۆینتێکمان دیاری کردووە لەو پۆینتەوە ئەبێ ئاوەکە تەحویل باشە بەڵام ئێمە کە ئەبینین ئێستا کاچی لەو گەڕەکانە ئەبینین هەر خان و دروستەکەن لە دوای پۆینتەکەشەوە ئەو پرۆژەیەش دروست بێ دوای ئەو پۆینتەش هەر کێشە دروستە بێت باش کاک زاگرۆز ئێوە دەستان خۆش بێ دەڵێ ئێوە دیراستان کردەوە داواکاریتان کردەوە بۆ وەزارەتیش دەبێ بچێتە ئەنجومەنی وەزیران ئەمە زۆر درێژرت دەکێشێ خۆ ئەگەر بێت و بارانی زیاتر ئەمە ئێستا لە کۆتایی پاییزداین زستان و بەهاریشمان لە بەردەمایە ئەگەر چارەسەرێکی خێرا کاتی نەدۆزرێتەوە ڕەنگە دووبارە لافاوی لەم جۆرە و زیاتریش زیانی زیاتر بە خەڵک بگەێنێ ئەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە دەبێت بە پەلە چی بکرێت
بەپەلە ئێمە ئەیساکە ژوورێکی عملیاتمان دروست کردووە خۆمان ئینشاءالله سبەی دوو سبەی زیارەتی بەو قەعەکە بە جوانی ئەەکەین و هەوڵە دەین قەدەری ئیمکان هەندێک خانوو هەیە دەبێ نەمێنێت ئەو خانوانە بەشکوم بتوانین قەبارەی ئەو بۆڕیانەی کە دامان ناوە پێشی پانتر بکەین و پێشی گەورەتر بکەین بەڵام وەکوتم خۆی گەڕەکێکە ینی گەڕەکە خانووی تایە خەڵکی تایە ئیترە بێ لە ئیدارەی محافەزە و خەلی ئەزمی محافەزە لەگەڵمانە بۆەوەی بە زووتری کات هەلێکی بۆ بدۆزینەوە. زۆر باشە زۆر بەڕێز زاگرۆس جان وەیس بەڕێوەبەری ئاوەڕۆی کەرکووک ڕاستەخۆ لە کەرکووکەوە لەگەڵمان بووی. گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.